باسی تێڕوانین و جیاوازی نێوان مێشکی ژن و پیاوەکەین بۆ کێشەکە. هەمیشە ئێمە پیاوان کێشەکان وەکو خۆیە بینین بەبێ هیچ لێکدانەوەیەکی زیادە. بەڵام بە پێچەوانەوە ئێمە بە دوای مانای پشت کێشەکانە گەڕین کاتێککە کێشەیەک ڕۆدا. جا ئێمە لە کێشەیەکە پێویستان بە کاتێکی زۆرە و پێویستە بە تەنیا بین بۆی بیر لە کێشەکە بکەینەوە. بەڕاستی ئەفرەتان پێویستمان بەوەیە کاتێک کە ڕووداوەکە ڕۆدا یەکسەر باسی هەستەکانمان بکەین چونکە پێمان وایە ئارامی لە هاوبەشی پێکردنایە. لە مناقەشەکردنە هەمیشە حەزمان لە مناقەشەی کورتە ڕوونە و شتێک بێ ئامانجی هەبێ. ئێمە بەگشتی حەزمان لە مناقەشەیەکە کە هەڵگری هەموو وردەکارەکان بێت بە هەموو تێبینەکان. ئەو وردەکاریانە زۆر کێشەیە. حاڵەتێکی تر ئەوەیە لە کاتی تووڕەییە ئێمە پیا و حەزەکەین دوورکەوینەوە لە کێشەکە و کاتێکی ئارام بکەین و بە تەنیا دانیشین بۆی بیر لە کێشەکە بکەینەوە. وایە ئێوە دەرگاکان داخن. بەڵام ئێمە ئافرەتان لە کاتی تووڕەیە پێویستمان بە نزیک بوونەوە گفتوگۆ هەیە بۆەوەی هەست بە ئاسوودەی و ئارامی بکەین. دێنە سەر کێشە ئەساسێکە ئەوش ئەوەیە ئێمە هەمیشە بەپێی لۆژیک و ئەو واقعی تیاین مامەڵاکەین. بەڵام ئێوەی ژنان چۆن؟ ئێمە بەگشتی هەڵسەنگی لە نێوان لۆژیک و سۆزار ڕاگرین ڕێبین ئەو بیر لە هەموو وردەکارەکانەکەینەوە دوای ئەوە حکومەدەین. هەمیشە هەستەکانم بۆ خۆم هەڵەگرم ئەگەر ئامانج و چارەسەرێکی ڕوون نەبوو لە بابەتەکانە. ئێمە ئافرەت بەڕاستی هەستەکانمان بەشداری پێ دەکەین بۆی بتوانین بە شوەیەکی باشتر مامەڵەی لەگەڵا بکەین. بۆیە هەمیشە ئافرەتان زیاتر دەردە دڵەکەن بۆ پێویستە کەسێکە بێ کە گوێیان لێ بگرێەوە. پیاوان زیاتر بێدەنگ و تەنیان. جایمە کاتێک کێشەیەکمانە بێت تەنها لەو کێشەیە ژێن و تەنها بیر لەو کێشەیە شەکەینەوە. ئێمە بەڕاستی کاتێک کە کێشەیەک ڕۆدا کێشەکانی ڕابردووشمان بەبیر دێنێتەوە و ئەوەش دەین ناو کێشەکە. جا ئێوە پێمان بڵێن ئێمە ڕاستین یان پیاوان.